الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحابته الطيبين الطاهرين وعلى من تبعهم بإحسان إلى يوم الدين، رضي الله عنا وعنهم أجمعين. خۆشەویستەکانم هەندێ کاری تر هەیە هەر بۆ یادخستنەوە بڕێکی خەمەوە بیرتان کە ئێوە خۆتان ئەیزانن کاری خێرە، ئەزانن چاکەیە، بەس من ئەیخەمەوە بیرتان بۆ ئەوەی بتوانن ئینشاء الله تعالى لەم دەڕۆژە چەند جارێک یان جارێک ئەنجامی بدەن هیچ نەبێ. قورئان خوێندن و فێرکردنی خەڵکیش ئەمە ئەجرەکەی زۆر گەورەیە، لە دەستی خۆتانی دەرمەکەن. استغفارکردن یعنی داوای لێبوردنکردن، یعنی لە ڕۆژێکە لای کەمی ئەم دەڕۆژە هیچ نەبێ، لە ڕۆژێکە 100 جار بڵێ ئەستەغفر الله ئەستەغفر الله. بە کوردیش ئەتوانی بڵێ خۆی داوای لێبوردنت لێ ئەەکەم، هەر ماوەی جارێ بیڵێ. و هەروەها چاکەکردن لەگەڵ دایک و باوکە، دەستی دایک ماچکردن و دەستی باوک ماچکردن و داوایان لێ بکە گردنت ئازا بکەن. و هەروەها بەجێهێنانی سڵەی خزمایەتی، سەردانی خزم و برا و خوێشەکانت بکە و جەژنیش نزیکە ئینسان بیکا بە فورسەتێ هەوڵ بدا ئاشتەوایی لەگەڵ خزمەکانیە پێک بێنێ. سەلامکردن لە مسلمانان و خواردندان. خۆشەویستەکانم یەکێ لەو شتانەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئینسان ئەچێتە بەهەشتەوە تدخل الجنة بسلام چییە؟ سەلام بڵاوکردنەوەیە لە ناو خەڵکە، ئەوەی ئەیناسی و ئەوەی نایناسی. گەیشتیتە هەرکێ سەلام بکە ئەزانی چەندی ئەجرەکەی گەورەیە. هەروەها خواردندان، یعنی میوانێکت دێ یان حتى ئەوەشنا ئێستا تۆ ئەزانی بەرە جەژنانە و ماڵی فەقیر ئەناسی یەک عەلاگە خواردنیان بۆ حازر کە بۆ ڕۆژی جەژن 2 کیلۆ گۆشت ئامادەکە لەگەڵ هینە مناڵەکانی خۆتە بیدە بە ماڵێکی یەتیم کە چاویان زرتەی دێ، بیدە بە ماڵێکی هەژار، بیدە بە کەسێک کە نەدار بێ و نەیبێ. الله چەند گەورەیە لە لای خوای تعالی، چەند گەورەیە ئەگەر تۆ دڵی فەقیرێک و هەژارێک خۆش بکەیت 2 کیلۆ گۆشتی بۆ ئامادەکەی یان عەلاگەیەک خواردن هەمە جۆرەی بۆ ئامادە بکەیت. هەروەها برا بەڕێزەکانم ئەگەر 2 کەس یان ژن و پیاوێ یان 2 مسلمان لە هەر شوێنێکە بینی وەلیەکە خراپە بڕۆ ئیسلاحی بینیان بکە لەبەر خاتری خوا. ئەمرکردن بە چاکە، یەکێک ئەبینی خەریکی خراپەیەکە ئەمری پێ بکە بە چاکە، یەکێک ئەبینی خراپەیەکە کە قەدەغەی لێ بکە و نەسیحەتی کە و ئامۆژگاری کە لەبەر خاتری خوا بە حتا ئەوش یعنی ڕوتیش لێگرش کاتەوە، بەس تۆ لەبەر خاتری خوای گەورە بیکە. هەروەها خۆشەویستەکانم زوانگرتنی خۆت، لەم مانگە قەرار بدە زوانی خۆت بگری، قەرار بدە دوورکەویتەوە لە کاری بەدڕەوشتی، قەرار بدە غیبەت مەکە، قەرار بدە چاوی خۆت بگریتەوە لە نەزەری حرام. چاکە بەرامبەر بە دراوسەیەکت، فەقیرە یارمەتی بدە، ئەگەر بینت خراپە لەگەڵیا چاک بەرەوە لەگەڵیا، ئەمە زۆر چاکە. لادانی ناڕەحەتیە لەسەر ڕێگایەک، تاسەیەک ها لە جەعدەیەکە، تۆ لەبەر خاتری خوا قەرار بدە من لەم ماوە چاکێکەم، بڕۆ قوڵنەوە بێرە و دەستکەرە چاکردنی و ڕاستی کەرەوە با تاسەکە چاک ببێتەوە. ناڕەحەتیەک لەسەر ڕێگای خەڵکێ لای بدە. جێبەجێکردنی احتیاجی مسلمانان، هەر احتیاجیەکی هەیە بۆی جێبەجێ بکە. یارمەتیدانی خێرکرد، یعنی نەفەقەکردن لەسەر ماڵ و مناڵی خۆت، خۆیشی زۆرە. یعنی تۆ ئیسە کوڕێک کتێ فەقیرە ماڵی جایە، کچێک کتێ فەقیرە ماڵی جایە، هەر بۆ ماڵ و مناڵەکەی خۆت شتێکیان بۆ بکڕی، شتێکیان احتیاجیکیان بۆ جێبەجێ بکە. ئەمە هەمووی گەورەیە لە لای خوای تعالی. سەردانی نەخۆش، خۆشەویستەکانم، سەڵاواتدان لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئازار نەدانی مسلمانان. یعنی تۆ لەگەڵ مسلمانێکە کێشەیەکت هەیە، یعنی کێشەیەکت هەیە، بۆ نمونە ئەبی 2 دوکاندارن بەیەکەوە تۆزێ منافەسە لە بەینتانە، خۆی دنیا وایە، ئیتر هاوپیشە دائیمەن منافەسەی هەیە. لەم دەڕۆژە قەرار بدە ئیتر ئەو منافەسەیە مەکە، هاوار زۆر مەکە بەرامبەر بە یەکتری. تۆ هاوارکەیت و ئەو هاوارکە و کێشە لە بەینتانە دروست ببێ و دڵتان لە یەک بڕەنجێ. کاربەدەستان پێویستە لەسەریان بەزەییان بە خەڵکا بێتەوە. چەند خۆش ئەبوو مژدەیەکی خۆشیان بدایە بەم خەڵکە پێشی جەژن، لەم دەشەوە لەم دەڕۆژە مژدەیەکی خۆشیان باە بە خەڵکی، بیان وتایە ئەوە پاشەکەوت لەسەر خەڵکی لا ئەبین، هەندێکی ئەدەینەوە پێیان. چەند خۆش بوو ئەو مژدەیان بە خەڵک بدایە،
باوکی ملت ئەبێ دائما مژدە دەربێ بە تایبەتی لە ئەم دەشەوە بەشکو لە کەناڵەکانەوە لە شوێنە گوێیان لە قسەکانی من بێ بەشکو بەزەیەک بێتە دڵیانە بەڵکو خوای تەعالا دوعا بکەن لەم شوێنە بڵێن خوایە بەزەی بکەیتە ناو دڵیانەوە بەشکو بەس بێتە فریقە و دووبەرەکی بەگژیەکە چونکە هەموو زەرەری ئێمەیە چونکە ئەوان بەیانی مەسلحەتی بێ هەمویان یەکەگرنەوە بینیمان برینە بینیمان یەکیانیش کوشت خوێنی ئەم خەڵکیانیش ڕشت لە ئەخیرە لەسەر مەسلحەتێک کۆبوونەوە و لە ئەخیرە هەر ئێمە خەسارمان کرد هەر ئێمە ئەوەی کە ئەیوت من ئامام و من ئامام لە ئەخیرە ئێستا ئێمە وەلێکا قسە ناکەن ئەوانش بخۆیان لەبانە لەگەڵێکا بەینان خۆش بۆیە ئاژاوەی بینی حزبەکان و بینی لایەنەکان و بینی کاربەدەستان تەنها ملت خەسارەکە دوعا بکەین خوا تەباییان کە خوا ئاشتەوایی بخاتە نێوانیانەوە خوا دووریان خاتەوە لە تەفریقە و لە دووبەرەکی داواکارم خوای گەورە ئیسلاحمان کە زۆرە کاری چاکە بەس منەمە هەندێک بۆ خستمە بیرتان خوای گەورە بۆ خاتر ناوجوانەکانی خۆی ڕەحم بە هەموو لایەکمان کە إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه